أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، سلاوی خوای گەورە لە هەموو لایەک بێ. لە چەند دقەی داهاتوو هەوڵ دەدەین بە کورتی باسی بابەتێکی گرنگ بکەین، ئەویش بریتیە لە ڕۆلی مزگەوت لە پەروەردەکردنی تاک و کۆمەڵگا لە ڕۆی پەروەردە و لە ڕۆی ڕەوشتەوە. لە حەقیقەتدا بەڕێزان، مزگەوت ئەو شوونە پیرۆز و مبارەکەیە، ئەو شوونەیە کە خۆشەویستترین شوێنە لەسەر ڕووی زەوی کە لەلایەن خوای گەورەوە، وەک لە فەرمودەی سەحیحدا هاتووە. مزگەوت گرنگیەکی تایبەتی خۆی هەیە کە بەڕاستی پێویست دەکات موسڵمان فەلسەفەی مزگەوت بزانی. یعنی ئەو موسڵمانەی کە خۆی بە موسڵمان دەزانی، ئەوەی کە خۆی بە دیندار دەزانی، ئەوەی کە نوێژ دەکە، ئەوەی بە تایبەتی هاتوچووی مزگەوتەکە، یعنی بەڕاستی حەقە بزانی مزگەوت تەنیا بریتی نییە لە بینایەتێک کە لەوێ چەند عیبادەتێک ئەنجام دەدرێ و بە تایبەتی کە هەندێک هەر بە تەواوی تەحجیمەکەن، بچووک دەکەنەوە لە دەوری مزگەوت، لەوەی کە تەنیا بریتیە لەو شوونەی کە نوێژەکان بە جەماعەت دەکرێن. خۆ ئەگەر تەنیا ئەمەش بی، ئەمە کارێکی زۆر پیرۆز و گەورە و مبارەک و بەلکو دەبێت ئەگەر تەنیا ئەمە بی، کە تەنیا ئەمە نییە، کە چەندین ڕۆلی تری هەیە مزگەوت لە کۆمەڵگادا و چەندین وەزیفەی تری هەیە مزگەوت، بەڵام ئەگەر تەنیا ئەوەش بی بەڕاستی مەفروض ئەمە کیفایەت بی بۆ ئەوەی کە ئەو تاکەی کە دەچیتە مزگەوت و هاتوچووی مزگەوتەکە نوێژەکان دەکە لە مزگەوت، بەڕاستی کە کەسایەتیەکی زۆر بەهێزی لێ دروست ببی و کاریگەریەکی ڕاستە و خۆی لێ بکات. ئەم کەسە ببیتە کەسێکی تایبەت لەناو کۆمەڵگادا، کەسێک بی کە خەلکانە کە دەیبینن لە دەرەوەی مزگەوتیش، لە شوێنی کاری خۆی، لە بازار، لە ناو ماڵی خۆی، لە مامەلەکردن لەگەڵ خەلک، لەگەڵ ماڵ و منداڵی، لەگەڵ دراوسەکانی، لەگەڵ هەر کەسێک بی، بەلکو تەنانەت حتا لەگەڵ ئاژەڵ، یعنی لەگەڵ دار و درەخت، لەگەڵ هەموو شتێک. ئینسانی موسڵمانی ڕاستەقینە ئەوەی کە فعلەن پەروەردەی وەرگرتبی لە مزگەوت، مەفروضەوە کەسێکی سەنجین و کەسایەتیەکی خۆی یعنی دروست کردبی و مزگەوت کاریگەری لەسەری بەجێهێشتبی. بۆیە بەڕێزان، ئەگەر دیقەت بدەین، خوای گەورە لە قورئانی پیرۆز کە دەفەرمێت لەمەسجد ئوسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه. بزانێ بەڕێزان، لێرە خوای گەورە باسی مزگەوتەکە کە ئەو مزگەوتە کە بنیاد نراوە لەسەر تەقوا. یعنی بزانە باشە تەقوا یعنی کەواتە مزگەوت تەنیا ئەوە نییە کە ئەو بینایەتەکە بەداخەوە. ئێستا مزگەوت وای لە هاتووە بەس تەنیا مزگەوت بریتیە لە بینایەتێکی زۆر گەورە، زۆر زەخم، ئەوەندە منارەی هەیە، ئەوەندە قوبەی هەیە، ئەوەندە بڵێن بەشەی هەیە، مەسەلەن مزگەوتەکە ئەوها زەخم و گەورەیە، ئەو هەموو زەخرەفە و ئەو هەموو مەڕمەڕ و سیرامیک و هەتا دوایێ ئەو بڵێن ڕازانەوەی مزگەوت کە دەکرێت بەو شێوازە کە ئەسڵەن ئەمە لە شەریعەت نەهی لێکراوە، لەبەرەوە بۆەوەی کە ئەو کەسێک کە دەچیتە ئەوێ مەشغوڵ نەبی بە دنیاوە. ئەو شوونە شوونی ئەوەیە کە ئینسان دنیای لەبیر بکە، شوونی ئەوەیە کە ئینسان پشت لە دنیا بکە، کە دەچیتە ئەو شوونە شوێنی ئەوەیە کە ئینسان تەنیا بیری قیامەت و ئاخرەت بەبیری بێتەوە، نەک بێتە ئەوێ دیسان هەر لە ناو نوێژیشدا خەریکی ئەوە بی کە تەماشەی ئەو جوانی و ئەو ڕازانەوە، ئەو زەخرەفە و ئەو ثورەیایە و ئەو نەوعی کاشی و مەڕمەڕ و سیرامیک و ئەوانە کە وای لێ بکە کە ئەسڵەن نوێژەکەشی نەزانی چ دەڵێتن و یعنی نوێژ بۆ چی دەکە. بۆیە بزانە بەڕێزان، خوای گەورە لێرە باسی ئەوە دەکە کە مزگەوت ئەساسی مزگەوت، فەلسەفەی مزگەوت بیناکردن کە لەسەر ئەساسێکی تەقوا. تەقوا کە بریتیە لە خواترسی، لە خواناسی، لە پارێزگاری لە سنوورەکانی خوا نەبەزینیتن لە دنیا، پابندبوونی ئەو کەسە بە فەرمانەکان و بەڕێنمایەکانی بڵێن خوای گەورە و پێغەمبەر درود خوای لەسەر بی. لە ئاەتێکی تر خوای گەورە کە دەفەرمێت فی بویوت ئەذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال.
يعني بزانە خوای گەورە باسی ئەوە دەکە کە ئەم مزگەوتە خوا مەکانەتی پێگەی پێبەخشیوە، پلەی دایتێ، مەکانەتی هەیە، بەرزە لەلایەن خوای گەورە، بەرز و پیرۆزە، کەواتە دەبی موسڵمانیش بە پیرۆزیەوە مامەلە لەگەڵ ئەو شوێنە بکە، بە گەورەییەوە مامەلە لەگەڵ ئەو شوێنە مبارەکە بکە. لەبەرەوە چونکە بەڕێزان ئەگەر تەنیا بینایەبی خۆ منافقەکان هەستان لە سەردەمی پێغەمبەر دووری دخوای لەسەروی مزگەوتێکیان دروست کرد، تەنانەت تا خوای گەورە ئاەتی دابەزان کە ناوی لێنا مزگەوتی ضیرار لەبەرەوە زەرەری هەبوو لە بۆ مسلمانان کە خوای گەورە دەفەرمێت والذین اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل. ئەوانە بزانە خۆ ئەویش هەر مزگەوت بوو، خۆ ئەویش هەر میحرابی تێدا بوو، خۆ شتیان دانا بوو، خۆ بە حسابی خۆیان کە دەچوون ئەوە شوێنی پەرستنی خوای گەورەیە و لەوێ عیبادەت و نوێژەکان بە جەماعەت دەکەن. بەڵام ئەو مزگەوتە خوای گەورە يعني ڕەفزی کرد، لەبەرەوە مزگەوت تەنیا بریتی نییە لە مجسمات، لە شتی مجسم، لە شتی مادی، بەلکو گرنگیەکەی لەوەدایە کە مزگەوت دەبی چ بی؟ دەبی لە ڕووی ڕوحی، لە ڕووی ئیمانی، لە ڕووی پەروەردەیی کاریگەری لەسەر تاکەکان و لەسەر ئینسان و لەسەر مسلمان بکە. بۆیە خوای گەورە کە دەفەرمێت ئینەما یەعموڕ مەساجد الله من آمن بالله واليوم الآخر. بزانە ئیعماری مزگەوت لێرە بەڕێزان ڕاستە ئیعماری ئەوەش دەگرتەوە، ئیعماری بڵێن بیناییش دەگرتەوە، بەڵام ئیعماری ئیمانی چی لەو مزگەوتە بکە؟ مزگەوتەکە چەند گەورە بی، چەند خۆش بی، چەند یعنی ڕازەوە بی، بەڵام ئەگەر دووسێ نەفەر ئاوادانیان کردبیتەوە لەوێ، يعني با مزگەوتەکە ئێستا واللهی مزگەوت وا هەیە لە هەندێک لە وڵاتە فەقیرەکان، يعني اصلا هەر ناوی مزگەوت هەر ناوی زاویە، يعني شۆنەکە کەپرەکە ئەوەیان کردو بەس لەوێ نوێژەکەن، بەڵام جمەی دێت لە خەڵک لەوێ بەردەوام خەڵکی لێ، خەڵک دەرس دەخوێنی، قورئان دەخوێنی، ذکر دەکە لەو شوونانە. بۆیە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بی دەفەرمێت لا تقوم الساعة حتى يتباهى الناس في المساجد. قیامەت هەر ناستی حتى وای لێ دێت لە پێش قیامەت خەڵک وەکو دەڵێن ئەوە دەکەن، منافسە دەکەن لە دروستکردنی مزگەوت و لە بلندکردنی بینایە و یعنی سبحان الله ئێستەیە دەبینی هەر ئەو شاری کە دەچی ئەو مزگەوتە یەکێک مزگەوتێک دروستەکە، ئەوی دەچی مزگەوتێک لەو گەورەتر دروستەکە، لەو زیاتر جوانترەکە، یعنی بەس جانبی شەکلی و جانبی زەخرەفی، جانبی دنیاوی بۆ ئەوەی کە بڵێن فلان کەس ئەو مزگەوتە گەورەیە، فلان کەس دروستی کرد. بۆیە بەڕاستی فەلسفەی مزگەوت ئەوە نییە، مزگەوت ئەوەیە کە دەبی کاریگەری خۆی بخێتە سەر تاکەکان ئەوانی کە هەمووشووی ئەو مزگەوتەکە دەکەن. بۆیە بەڕێزان بە کورتی ئەگەر باسی بکەن مزگەوت دەبی کاریگەری لەسەر مسلمان دابنێت، لەسەر نوێژکەر و لەسەر ئەو کەسە دابنێوی کە دەچتە مزگەوت لە ڕووی ئیمانیەوە، پەروەردەی ئیمانی، پەروەردەی ڕوحی، و لە ڕووی ئەخلاقیەوە، پەروەردەی ئەخلاقی، پەروەردەی ڕەوشت، و لە ڕووی عەقلی و علمیەوە، لە ڕووی زانستیەوە، و لە ڕووی نەزەری و عەمەلیەوە، کرداریەوە، نەک تەنیا بەس نەزەری، و بە هەمان شێواز پەروەردەی کۆمەڵایەتی. یعنی ئەم مزگەوتە بەڕاستی دەبی کاریگەری هەبی لەسەر کۆی گشتی کۆمەلگا، نەک چونکە ئەگەر کاریگەری هەبی لەسەر مسلمانان کە ئێمە باسی کۆمەلگای مسلمانەکەین، ئەگەر ئەو مسلمانانە پابند بن بە فەرمانەکانی خوای گەورە و پێغەمبەر و فەلسفەی مزگەوتی تێگەشت بن، بەڕاستی ئەو مزگەوتە دەبی کاریگەری خۆی لەسەر هەموو کۆمەلگای هێشت بیتن. بۆیە بەڕێزان هەر بە کورتی باسی چەند نمونەیەک دەکەین، وإلا وەکو ئاماژەمان پێکرد ئەمە بابەتێکی زۆر فراوانە، زۆر گەورەیە، لەوانەیە يعني حتما نتوانین مثلا بە چەند دقەیەک يعني حەقی خۆی بدەینێ. بەڵام بۆ نمونە مثلا یەک لەو شتانە کە مزگەوت فێری ئینسانەکە، فێری ئینسانی مسلمانەکە ئەوەی کە هاتوچووی مزگەوتەکە گرنگیدان بە کات، کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئێستا، يعني هەرچی ئەو وڵاتە پێشکەوتووەکان يعني ئەوان زیاتر دەزانن قیمەتی کات چییە. بۆیە گرنگیدان بە کات ئەمە یەکێکە لەو شتانی کە مزگەوت فێر ئینسانی فێرەکە. خوای گەورە دەفەرمێت ئین الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. بزانە يعني نوێژەکان هەمووی تەوقیت کراون، هەمووی دیاری کراون، ساعت چەند نوێژ بەیانیە، نوێژی نیوەڕۆ ئەوەندە تەواوی، پێشتر ئەوەندە، مەغریب، عەسر، عیشا، هەمووی بەو شێوازە، هەمووی وەختی خۆی، وەختی دیاری کراوی خۆی هەیە. ئەوجا دوای مەسەلەن کە دەچی وەختی بانک ئەوەندەیە، دوای ئەوەندە ئەو قامەت دەست پێ دەکە، ئەوجا دوای نوێژ دەست پێ دەکە، ئەوجا دوای
مثلا بیتر سنت دست پیدا که و هتا دوایی بزانه هموی بلن دیاری کراوه مواعیده طبعا امش براستی يعني يكك لهوي هو كاركاني اوي هر كسك بيوت سركوتو بلا ايشو كاري خوي بيوت يان مثلا اولاتي كبيوت بيش بكوي لهمرو يكوا براسي دبي جرنجي بكات بدت خالك تر برزان اويك يعني مزقوت كسايتي سنجين درسكت يعني او كسي كاتشو مزقوتك براسي دبي كسك سنجين بي دبي كسك بي يعني تايبت مندي خوي هبي وكو همو او كسان ترنبي كدلم كسكي سنجين وتايبت مندي خوي هبي نكتنانت لمزقوت كاتي كديت مزقوت كسكي بلن يعني لسر خوبي كسكي هيواج بي كسكي بلن يعني سنجين بي هنا بلكو او كسچونك رنگ دانوي لا درو ولا بازار دبي رنگ دانوي کاریگری مزگوت رنگ بدته ولو کسا يعني او کسا کل بازارش ل شوني کارکی خوی لناو مالو من دال خوی لقال خزانه كان لقال دراوسيه كان لهمو شونه كان ده بيخلق بزانن ده بيخلق لي امين باللو كسا ده لروي امانته ولا روي رازقويه ولا روي بلن روشتو رفتاره ولا روي بهاي برزوه يعني لهمو رويه كوده بي يعني قدوه بي ده بي كسك بي بيشنگ بي لنا اوكو ملقاي خوي ده بي كساتيه كي اوها دروز بك چونك بداخه براسي زور جار او كسا لوانيه گناحي بكتي يعني تصور كده چته مزگوت بلام لوانيه گناحي زياتر بي بو چونك كساتيه كي زور لاوازه كساتيه كي يعني وكو دلن 180 درجه دوره لقل روشتو اخلاقي اسلامي ادي ام كساكا اما تشويه سمعي مزگوتش دكا تشويه سمعي مسلمانك وهموش منظور جار دبيستين يعني كباسي هندك كز ذكري دارن فلان كاس والله ما شاء الله يلي بيزور ملتزمه بردوام هر بنش فرزه لمزگوته بلام دبين هندك كز بجواب دين دالن والله خزغان ويجي هنكردبو بس او اشتمل لنديد بس او اخلاقي نببو بس او رفتاري نببو بس دور بو لو شتا تشيل نويجا كاني بكم او نويجو او شو نويجو او بابندبون بمزگوت نويج جماعته او لو خويتي بلام ادي معامله كرديني لقى الخلق يعني وكو بلي اما لفلسفه مزگوت نگشتو اما دوره ل روشت اسلامي بو برزان يعني مثلا بونو منا مزگوت حرمتي خوي هي مزگوت شوني دنيانيه شوني اويا كانسان هرشي لدنيايا بخطا بش خوي يعني بوش انسان آرامي ده بخشيد بدلو دروني انسان كاتي كانسان بري مشكله وخم وخفتو اويا كدشته مزگوت ك دنیای ببیر خوی دبتوا دلی آرام بیتوا کروی لخوا دکا دپاریتوا دس برزکتوا بخو قاپی خوای گوره دعا دکا سجده دبا نویج دکا قرآن دخوینی دلی آرام دبیتوا اما یکا کلوی که کاریگری مزگوت لروی پروردهی نفسی و درونی بوی مثلا زور شت لمزگوت حرامه استبونو مونه مثلا لسردمي پیغمبر صلی الله علیه وسلم لفرمودی که صحیح که امام مسلم روایتی کردوه که کسک دیتا ناو مزگوت هواره که دلیتن من حشترکی من بزر بوا چه دوزیتوا هواره که پیغمبر صلی الله علیه وسلم ده فرمید چی ده فرمید لا ردها الله عليك فإن المساجد لم تبنى لهذا فرموی که ان شاء الله خوا نایگرین تولبوتو ان شاء الله نادوزیه او آجالی که بزر بو يعني ایرشونی اویه که تو بی بانگوازی او بکی بزن بلی من اوشتم لی بزر بو که بداخه و استزور جربه با میکروفون کان لمزگوت کان باسی يعني باسی اوشتانه دکری که امانه يعني اسلام نهی لی کردوه یان بلکو تنانت لفرموده که حسن امام ترمذی روایتی کردوه پیغمبر صلی الله علیه وسلم لفرموده اذا رأيتم من يبيع او يبتاع في المسجد فقولوا لا اربح الله تجارتك اگر کسک تان دیت لنا مزگوت خریکی کرین و فروشتن اگر حتی تنانت با تلفون بیان با قصبی خلوی اشتکی بدسنیه بس معامله یک دکل لنا مزگوت پی بلی ان شاء الله ضرر مند بی لو تجارت لو بازرگانی اما کی ایشی اما کی شونی اویه کتو بی او بکی بلکو نک اونده بلکو زور لوزیت البرزان لا حدیثك امام ابو داود روایتی کردوه پیغمبر صلی الله علیه وسلم ده فرموید تنانت اگر یککتان قصدك یان ذکرك دکا دبي بهواشي بك بو اوي كاريگري نك لقل لسركسك ترك لوي لواني سنتك نويجك قرآن دخويني يعني تنانت اگر تو قرآنش بخويني دبي بشوازك تانية او ده خود جيت لخود بينك يعني او فوزاك درس بكي بو اوي خلقانة اللوي كس نيزاني تشدلت لنويجك خويدا خالك تر بريزان تنانت مثلا بون منا جلو برق يعني بزانم بوي ظلم مزگوت
حرمتي خويه تايبت من دي خويه انسان خوي جورد فرمت خذوا زينتكم عند كل مسجد كذا شيء مزجود يعني انسان دبي هول بدات جوانترين جلو برق خوشترين بون لخوي بدات خوي باكو خاوين بكتا وكذا شتا او شونا بول يعني مثلا بون منا نهي لوكرا وكا اجابيتو كسك سيري خاردبي بيازي خاردبي بو اوي كبشتا مزجود بو يعني پیغمبر صلی الله علیه وسلم فرمود چی من اكل من هذه الشجره فلا يغشانا في مساجدنا يعني فلا يقربن مصلانا بو لبرا چونکا تو ازیتی کسی تر ددی لبرا چونکا تو دچی او نویجه کی لګل خرکان تر ازیتی او دبی مای اوی که ازیت بخلق به يعني تنانت پاريزګاری لما في خلق زور گرنګ لنا مزګود اگر او تخاردبي ما تشو هات شو مزګود مکه طبعا قياس ذكر اللي سر او هرش تكبوني هبي بون من جگارك اصلا هر حرام بلام يعني دبيني زور كسي وهي كنويجه كدبيني او لبالي يعني بوني جگاري لدي يعني ازيتي بيدخو يان باكو خاويني غسل كردن دسنوج شوشتن سواك لدمدان بون خوش كردن خو بون خوش كردن پیغمبر دولت خواري سلبي فرمت لولا ان اشق على امتي لامرتهم بالسواك عند كل صلاه من يعني اگر اون ده قرص دبول سر امتك من والا فرض من دك سريان ك لهمون وجهك سواك بكار بهنن بوچه باكو خاويني باشا خالك تر برزان بردامي يعني نكتن يا مثلا وهي دبيني بس رمضانان ديت لمزقود دواي او وازي ليدين نا بردامي گرنگا بويل فرموديك پیغمبر صلى الله عليه وسلم ده فرميت كامام مسلم روايتي كردو هر كسا كچل روش بردام بي بچتا مزقود نويج جماعات وافرياي تكبيره كم بكوي اما خواي جورا لدو جار تبرئه دك يعني براءتي دوزخ يعني ده باريزي لدوزخ وده باريزي لنفاق خواي جورا بناي همون بعمده خالك كتر برزان ك مزجود انسان فيرا ريخستن يعني همو اشتاق دبي بنظام بي مثلا بونو منا مأمومية كان نويش كان همو دبي لا يك رئيس دبي لا بال يكبن دبي لطانش يكبن او جا دبي همو الرولا قبله بكن او جا دبي همو لبشت يك امام راوستن اقتداء بيبكن تنانت پیغمبر صلى الله عليه وسلم فرموي يعني هول بدن اواني لا صفي كم بن بياو معقول بياو غوركان وزانو حافظ قرآن وانا بن دواي ها ثم الذين يلونهم ثم الذين يلونهم ليليني منكم اولي الاحلام والنهى او جا من دالان او جا مثلا افرتان بله خالك تربرزان او شويه ك هول بدي ازيتي خلق ندي لمزقود يعني بيلسر شانيان اوانكي بووي بچيا بيشوا بس بووي يعني خالك تربو اوي كهاوكاري ويارمتيداني يكتر مسلمانان لقل يكتر بووي ك سرداني يكتر كان كسك كان روجك ديار نبو دزان نخوش سرداني ده كان يعني هاموشو يكتر وتناصر ويارمتيدانو باغاي لا يكتر باغانو خالي كوتاي برزان بخيراي بسكن اويش اويا تنانت كروشتني انسان بو مزقود دبي روشتنا كي بوقار بي بسكينه بي لسرخو بي بهواج بي غار ندت پیغمبر صلی الله علیه وسلم لفرموده که بخاری مسلم روایتیان کردو فرموی اگر بیتو هر کسکتان هات مزقود بال سرخو بهواشی بیتن وقاری پی و دیار بیتن سنجینی پی و دیار بیتن اگر نویجه که دستی شی پیکر بیتن پلمک غار مده او جا چند فریا کوتی لگل امام اوی تر دوای تواوكا هستا وتواوكا بوي برزان اي مبلين كاتا كمان كوتاي بي هاتن يعني قسي زور يعني لو بارا وهي بلام تانيا او دي اما براسي دبي لا فلسفي مزقود تيب جاين دبي بزانين انساني مسلمان كشو مزقود دبي هول بدتن كمزقود فعلا تأثيري ليكر بيتن ودوري خصي بيتن ولا لجناح ولا تاوان وكسك بيتن كسك شاككار بيتا بيش شاوي خلق مثلا كخلق بزانين كمسلمانه وآخر دعوانا الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين.